من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خوشک و برانی لەڵا شیرین. دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە لە گەیاندنی هاوکاری و کۆمەکی و دەستبارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. هەر ڕۆژە و لە شارێک یاخود لە شارۆچکەیەک لە هەرێمی کوردستان خەڵکانێک بەسەر دەکەینەوە و بە هاوکاریەکانی ئێوە تۆزێک لە ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم دەکەینەوە. یەکێک لەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزان بریتێ لە دابەشکردنی سەبەتەی خۆراک بەسەر هەژاراندا. ئەمڕۆ لە شاری سلێمانی نزیکەی 200 خانەوادەی هەژاروندار لێرەدا هاوکاری کۆمەچیان بەسەر دابش دەکرێ و بۆ ئەوەی بەشێک لە ئازار و مەنیتەکانیان کەم بێتەوە. چەند ساتێک لەگەڵمانە. دەستخۆشتان لێکەین بۆ ئەم عەزیەتەکەی کێشن تووشی خێر بێ ئەو زەلامەکە هاوکاریەکە خێری دنیا و قیامەتی هەبێ ئیشەڵڵا پاداشتی دنیا و قیامەتی بێ ئیشەڵڵا ماندووبوونەکەیەوەش بە دەرنەڕوا دڵی ئەم فەقیر و هەژارە خۆشەکە لەم عەزرا شتانەکەی هێنێ ئیشەڵڵا سەرکەوتوو بێ و خوای گەورە پاداشتی ئێوە باتەوە و خوایە ڕزقی دنیا و قیامەتی هەبێ و ئیشەڵڵا دووبوونەیان زیاو بێ و خوا لە بەڵالاتان زۆر زۆر زەرورە و زۆر پێویستە. ئێستا من نەفسی خۆم سێ مناڵیهەتیم هەیە کەس تێکاس پێکمان بۆ بکە جا ژیانمان زۆر ناخۆشە. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم کە نەک هەر ڕەمەزان پێش ڕەمەزانیش هەر بەردەوام بووە لە بەخشینە بەڕاستی نمونەیە بۆ وعنی بۆ هەچەند کەمیشە بەڵام جێی خۆی ئەگری جێی خۆی گرتووە لە دڵی خەڵکیە سفرەی خەڵک هی نەکات چاویان لە فەقیرە چاویان لە مناڵی بێباوکە دەستخۆشیان لە یەکەم وەڵا جێی خۆی گرتووە یعنی بەڕاستی ئەو هەیە ناتوانێت بە تەواوەتی یعنی بژەیە گیانی مناڵەکانی دابینکە بەڵام ئەم چمکێکی زۆر باشی بوو ئەگرێ دەستخۆشیان لە یەکەم. دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا خوا جەزای خێریان باتەوە ئیشەڵڵا بەردەوام بن ئەو ماڵانی ماڵ هەیە زۆر 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 لەمە پێویستتر زیاتر پێویستی پێێتی خوا دەرگای خێریان لێ بکاتە خوا جەزای خێریان باتەوە ئیشەڵڵا نمونەیان زۆر بێ زۆر بەی نەخۆش هەیە زۆر پێویستی بە یارمەتیە لە شتێکی کەمیش یعنی بۆ ئەو شتێکی زۆر گەورەیە ئەگەر شتێکی یەک زەڕە شتێکی کەمیش بێ بۆ ئەو زۆرە ئیشەڵڵا خوا جەزای خێریان باتەوە دەستیان خۆش بێ نمونەیان زۆر بێ ئیشەڵڵا زۆر شتێکی باشە سفرەی وایە هیچی لەسەر نییە زۆر یعنی جێگەی خۆی گرتووە. ئەم بەرنامەی بەخشینە کە ئەم شتانە ئەدا بەم خەڵکە ئەم بەرنامەی بەخشینەیە کە چاوە بە فرمێسەکان وشکەکاتۆ ئەم بەرنامەیە کە خانوو بۆ فەقیر و هەژارەکە هەر ئەم بەرنامەیە کە وەرگە برسیەکان تێرەکە هەر ئەم بەرنامەیە کە خەڵک زۆر زۆر لێ ڕازیە هەر ئەم بەرنامەیە کە خەڵک دوعای خێرتان زۆر زۆر بۆ ئەکا پرۆژەکەتان زۆر زۆر جوانە دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ هەر بەردەوام بن ئیشەڵڵا داواکاریشم لەو خێرخوازانەی کە باخەڵیان تایەتی سپاسی خوا ئەکەم لەم ڕۆژانە ئەم خەڵکە فەقیرەیان بەرچاو بکەوێتە بیر ئاگایان نەب خەڵکە فەقیرە بێ ورگە برسیەکانیان تێرکەن لەبەرەوە خوای گەورە بیرژێ بەسەریان نازیاتر ئەم بەرنامەی بەخشینە بۆ بە باوک بۆ بێباوکان بۆ ئەوانەی کە پێویستیان بە هەرچی شتێکەیە ئەم بەرنامەی بەخشینەیە نەجاتیانەدا لە هەموو ناڕەحەتیەک و دڵیان خۆشەکات و چاوە بە فرمەسکەکانیان ئەڕژێت و دەمە قەپاتەکانیان ئەکاتەوە و ئەیان خاتە پێکەنین بەڕاستی ئیشێکی زۆر زۆر چاکەکەن زۆر جوانە دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا ئەو دەوڵەمەنانەی کە هەیەیانە و بە هەر نەوعێک بێ نایەنە پێشەوە لەم بەرنامەی بەخشینە بەڕاستی حەقە بێنە پێش
چونکی ئەم بەرنامەی بەخشینە زۆر سیقە پێکراوە زۆر سیقەی هەیە ئیشەکانی زۆر بە مسلمانانە و بە شەرعیانە جێبەجێ ئەگا و من بەش بە حاڵی خۆم زۆر بێگومانم لەم ئیشەکە بەخشین ئەیگاکە هیچ خیانەتێکی دیانەوە بەڕاستی ئەو پارەی کە دەوڵەمەندەکان ئینێرن بە بەرنامەی بەخشین ئەمان ئەگەێنە شوێنی خۆی خوای گەورەش لە قیامەت شوێن بۆ ئەوان بکاتەوە ئینشاء الله. چاوتان خۆش بێ خی گەورە ڕستان بۆ بنێری ئیشەڵا خی گەورە ئیشەڵا پاداشتان بێتەوە بەرنامەیەکی زۆر جوانە لەخوا بە زیێر بە فەقیر و هەژار ماڵی خەڵک ئاوادانە کاتەوە ماڵی ئێوەش ئاوادان بێ ئیشەڵا وەڵڵاهی تر لە خی گەورە لەخوانەوێ سەرکەوتوو بن سپاسیان نەکەین نمونیان زۆر بێ ئیشەڵا خوا پاداشتیان بێتەوە لای خوا نمونیان زۆر بێ خوای گیان خوا چی چاکە ئەویان بۆ بکە. سوپاسی بەرنامەی بەخشینەکەین وەکو ڕێکراوێکی خێرخوازی کە هەستاوە بەم کارە گەورەیە ئەو خۆسەبەتەی خۆراکە کە شەکر و برنج و ڕۆن و زەیت و دۆشا و ئەمانەی تێدایە ئیدا بە هەژاران بە تایبەتی خوشکێکی مسلمان کە ئەمڕۆ ناتوانێت کە سابەتکە پیاوانیشیان دەست ناکەوێت جەچ جای ئەو ئافرەتێک ناتوانێت کە سابەتکە مناڵی چاوگەشی جوانیشی هەیە پێویستی بە نەک ئەو سەبەتەی خۆراکە بە یەک قوتی دۆشاوە پێویستی بە یەک قوتی دۆشاوە ئێمە داوا لە خێرخوازانەکەین دەستیان واڵاتر بێ سوپاسیانەکەین خوای گەورە سەدقات بۆیان پڕکاتەوە چونکە وعدی خوای گەورەیە و پێغەمبەرجانەکە فەرمێ ماڵ بە بەخشین کەم ناکات دڵنیابن ماڵ بە بەخشین کەم ناکات زیادەکات. دەستگای خێرخوازی بەخشین وەک هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاری دابش ئەکا بەسەر هەژاران و نەدارانی ئەم وڵاتەیە و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین جۆرا و جۆرن. یەکێک لە پرۆژەکانی دەستگای بەخشین دابشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر هەژاران لەسەر جەمشار و شارەکانی هەرێمی کوردستاندا ئەم ڕۆژ لە ڕێگەی دەستگای بەخشینەوە بە هاوکاری خێرخوازان توانیومانە لە ڕێکخراوی لە لەقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هاوکاری سەبەتەی خواردن دابش بکەین بەسەر 200 ماڵی فەقیر و هەژار لە سونی شاری سلێمانیە و هەر لێرەوە پێمان خۆشە سپاس و دەستخۆشی تایبەتی بۆ هەموو ئەو خێرخوازانە و ئەو خەڵکانی کەوا هاوکاری دەستگای بەخشینن خۆی گەورە پاداشتیان باتەوە و داواکارین کە بەردەوام بن تاکو بتوانین دەستگای بەخشین بەردەوام بێت لە هاوکاریکردنی خەڵکی ئەم نیشتمانەیە. لای هەمووتان معلومە ئێمە هەروەکو ساڵانی پێشوش ئەم کارەمان کردووە کە بەرنامەی بەخشین ساڵانە بە تایبەتی ئەم ساڵ نزیکەی 200 ماڵی فەقیر و هەتیوی بۆ بەسەر کردوینەتەوە کاتێک ئەوان بە ئێماڵێن ئێمەش ئەگەڕێن لە منتیق بڵێن لە کۆڵان لە گەڕەکەکانە لە ئەو شوێنانی کەوا بزانین زیاتر ماڵی فەقیر و ماڵی هەژار هەیە ئەوانە ناونووسەکەین. ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ بەرنامەی بەخشین خۆی گەورە نمونەیە زیادکە و داوا لە خێرخوازانیش ئەەکەین زیاتر هاوکاری بەرنامەی بەخشین بکەن هەتا ئەوانیش بتوانن هاوکاری ماڵی هەژار و هەتیو بکەن دەستخۆشییان لەکەین سەرکەوتوو بن ئینشاء الله. هەر کات ئێوەی ئازیز و خێرخواز و بەخشندە بڕیاری ئەوە ئەدەن هەژاران و نەداران و منداڵانی بێ باوک دڵخۆش بکەن کاتێک هاوکاریەکانتان ئاڕاستەی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن. بەخشینیش لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا
هاوکاری و کۆمەچەکانی ئێوە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی نووسنگەکانی ئەو کۆ ئەکاتەوە و ئەیکاتە چەندین پرۆژە لەسەر جەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەیکاتە دیاری بەسەر هەژاران و نەداران دابەشی دەکات. ئێم ڕۆژێکێک لەو پرۆژانەیەکەوە ئێوەی خێرخواز و بەخشندا هاوکاری دەستگای بەخشینتان کرد بریتی بوو لە دابشکردنی سەبەتەی خۆراک بەسەر 200 ماڵی هەژار و نەدار لە شاری سلێمانی. کاتێک تۆی ئازیز و خۆشەویست بە ڕۆژوو ئەبیت ئەوسا ئەبێ بیرکەیتەوە هەژاران و نەداران تا چەند بە درێژایی 12 مانگ لە برسێتی و تیونیتیدان. کاتێککە بە ڕۆژوو ئەبین ئەوسا بیری هەژاران و نەدارانمان نەکەوێتەوە چەندین ساڵە برسیان بۆ و تینویان بووە، بەڵام ئێمە کاتێکە ناتوانین شت بخۆین لەبەرەوەی فەرمانی خی پەروەردیگارە، بەڵام ئەوان لەبەرەوەی وەک پێویست هاوکاریان پێناگات و یاخود خۆیان تاقە و توانیان نییە بە بەردەوام لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی ژیان بەسەر دەبن. بۆیە بە ڕۆژبوون دەرسوانەیەکە بۆ ئێمە بۆ ئەوی بیر لە هەژاران و نەداران و منداڵانی بێباو بکەینەوە و سفریان ڕازاوە بکەین. بۆی لێرەوە سوپاسی ئەوەی ئازیز و خۆشەویست دەکەین کە بەردەوام لە هاوکاریەکانتان بەخشین و هەژاران بەسەر دەکەنەوە و ئێمەش بەم شێوەیە دەگەڕێین لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان تا ئێوە بەخشن دڵنیابن ئێمەش بەم شێوازە خەڵکانێکی هەژار و نەدار سفریان ڕازاواکەین. تا پرۆژەیەکتر و تا بەرنامێکتر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەشاد و کامەران بن. خۆتان لەگەڵ.